نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. فەتانەت تێپەڕاندنی عەقڵە بە عەقڵ. پێشتریش عەرزم کردبوون کە دەکرێت ناوی مەنتیقی پێغەمبەرانەشی لێ بنێین، هەروەک چۆن ئەم مەنتیقە ناوی ئەو جۆرە تێڕوانینەیە کە تیایدا ڕۆح و دڵ و هەست و لایەنە ناسکەکانی مرۆڤ کە بە لەتائیف ناسراون گشت پێکەوە کارا دەبن و تێگرا بە ئاراستەی ئەو بابەتەی تاوتوێ دەکرێت دەخرێتە گەڕ. فەتانەت هەرگیز کایەیەکی وشک و ڕقی فەلسەفی نییە، هەر بۆیە لکاندنی ئیسلام بەوەها عەقڵ و مەنتیقێکەوە و بانگەشەکردنی ئەوەی کە ئیسلام دینێکی عەقڵانیە یان ئیسلام دینێکی مانتیقیە، نەک هەر لە بێ ئاگاییەوە بەرامبەر بە ئیسلام سەرچاوەی گرتووە، بەڵکو زیاد لە بێ ئاگایی بە هەنگاوی یەکەم دادەنرێت بەرەو شێواندنێکی گەورە. نەخێر، ئیسلام نەدینی عەقڵە و نەدینی مانتیق، بەڵکو ڕاستە و ڕاست دینی وەحیە. دەژێک نەهاتنەوەی کە ئیسلامیەکان لەگەڵ عەقڵ و مەنتیقدا لە ڕوویەکەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم پەیامە لە عیلمی موحیتی خوای گەورە هاتووە و سەرجەم بابەتەکانی بە دەواازەی تەزدیقی عەقڵدا تێپەڕ دەکات. لە ڕوێکی تریشەوە دەگەڕێتەوە بۆ دەورەدان و شمولیەتی مەنتیقی پێغەمبەر کە بە جۆرێکی وا ڕاوەی کردووە کە هاوشانی ئاسمانی بوونی پەیامەکەی بێت، واتە شتێکی تر نییە جگە لە ئیلهامی پێغەمبەرانە و مەنتیقی پێغەمبەرانە. ئەو مەنتیقەی کە لە ئاستێکی وادا بەدی هێنداوە توانای وەرگرتنی وەحی هەبێت، هەروەها ئەو مەنتیقەی کە کراوەیە بەڕووی هەست و دادوەری عەقڵانی و دڵ و لایەنە ناسکەکان و ئەو فەلسەفەیەدا کە بەواتای دانایی دێت. ئەو مەنتیقێکی سەر و مەنتیقە یان بە تەنها دەستەواژەیەک فەتانەتی عەظەمە، گوزەرکردنی هەر وەحیەک کە لەلایەن خوای گەورە دێ بەم مەنتیقە و ڕەنگدانەوەی تیایدا پێویستی و ئاتاجیەکە، بەڵام ئەم ئاتاجیەکە ڕووی لە مرۆڤەکانە. تێگەیشتنی مرۆڤەکان داخوازی وەها پرۆسەیەکە، چونکە ئەگەر لە پێشدا وەحی بە مەنتیقێکی وەهادا تێنەپەڕیایە و لەوێدا ڕێخستنی بۆ نەکرایە، یاخود گۆڕانکاریەکی چەشنی گۆڕینی تەزووی گۆڕا و AC بۆ تەزووی نەگۆڕ DC بەسەردا نەهاتایە و هەر ڕاستەوخۆ بگەیشتایە بە مرۆڤەکان، ئەوە ئەو کات مرۆڤایەتی لە بەردەم ئەو وەحی و ئیلهامانەدا کە لە فەیزی ئەقدەس و مقەدەسەوە بە مەشیەتی عەمامەوە دەهاتن دەسوتا و دەبووە ڕەژوو و خۆڵەمێش، وەک چۆن ئەگەر خوای باڵادەست پەردە لەسەر سوباحەتی وەجهی خۆی لابدات تەواوی بوونەوەران دەبنە سووت و هەمان شتیش لە بابەتی ناردنی وەحیدا ڕاستە. بەڵێ، ئەوە فەتانەتی پێغەمبەرانە عەلەیهی سەلام کە ئەرچی بەرگە هەوا دەبینێت لە بەرامبەر نەیزەکە سوتێنەرەکانی وەحیدا. جاخۆدینی شەر ئەمەیە، واتە دابەزاندنە ئیلاهیەکان بۆ ئاستی ئیدراکی مرۆڤ. ئەوەشی بەم کارە هەڵدەستێت مەنتیقی تایبەت بە پێغەمبەرانە، واتە فەتانەتە. هەر بۆیە فەتانەت تایبەتمەندیەکە کە پێویستە لە هەموو پێغەمبەرێکدا هەبێت و مەنتیقێکیشە تەنها لای پێغەمبەران هەیە. لەبەر ئەوە ئاماژەکردن بۆ ئەم مەنتیقە بە وشەی بلیمەتی ڕاست دەرناچێت، واتە مەنتیقی پێغەمبەران لە سەروی هەموو مەنتیقێکەوەیە، بەمەش دەوترێت فەتانەت. ئاخر ئەگەر ئەم فەتانەتە لە پێغەمبەراندا عەلەیهی سەلام نەبووایە، چۆن دەگونجا لە بەرامبەر سەرجەم ئەو پرس و بابەتانەی کە ڕووبەڕووی دەبوونەوە لە ڕەخنە و گومانی نێیارەکانیانەوە بگرە هەتاکو پرسیاری دۆستەکانیان ڕاوە و وەڵامی ساڕێژکەر و گومانبەر پێشکەش بە دوێنراوەکانیان بکەن. بێگومان وەها ئەگەرێکیش ناڕوونی و ئاڵۆزی تێگەیشتنی ئاینی لێ دەکەوتەوە. لەوەها بارێکیشدا واتایەک بۆ داواکاریەکانی ئاین نەدەمایەوە، وەختێکیش داواکاریەکانی ئاین خاڵی دەبوون لە واتا و ناوەڕۆک، بەدیهێنانی مرۆڤی ژواتایەکی بۆ نەدەمایەوە و سەری لە بێهودەییەوە دەردەچوو. جابۆیە سەرهەڵدانی سەرجەم ئەم دەرەنجامە نەرێنیانە بەستراوەتەوە بە پڕچەکردنی پێغەمبەران باوەها مەنتیقێکی دەراسا و لە عادەت بەدەر. بەڵێ، پێغەمبەران سەرفراز کراون بە فەتانەتێک کە زۆر بە ئاسانی بتوانێت بەسەر هەموو کێشە و ناڕەحەتێکدا زاڵ بێت. فەتانەتی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم. با ئەو سەردەمە بێنینە پێشچاومان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تیایدا ژیاوە، لە کاتێکدا کە هاوڵان ئەو بابەتە شەرعیانەی کە بۆیان شیکار نەدەکرا دەیانهێنا بۆ لای پێغەمبەر درودی خوای لێ بێت و داوای ڕێگەچارەیان دەکرد. لە هەمان کاتیشدا
گومان و دوودڵیەکانی ئەو کەسانەی تازەچی دەیانویست بێنە ناو ئیسلامەوە چاوەڕوانی وەڵامیان لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام دەکرد. اینجا با ئەو گومان و دڵڕاوچیانەش لەولاوە بوەستن کە پەیڕەوانی ئەهلی کتاب لە ئەنجامی حەسوودیانەوە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام دەستیان دابوویە و بانگەشەیان بۆ دەکرد. جاوەستانەوە لە ڕووی هەموو ئەمانەدا و وەڵامدانەوەی دروست و گومانبەر بۆ ئەو هەموو پرسیار و گومانانە تەنها و تەنها لە ڕێگەی منتەقی پێغەمبەرانەوە واتە لە ڕێی فەتانەتەوە دەکرا بەدی بێ لەمەش ئەو کەسانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام فەرمان و ئامۆژگاریەکانی ئاراستە دەکردن وەک یەک نەبوون، بەڵکو لە ئاست و پلەی جیاوازدا بوون. تاقمێک لەمانە پیاوی ئاینین. ئەم کەسانە بە قوڵاییەکانی ڕۆحدا ڕۆچون و لە کڵێسە و خەڵوەتگاکاندا هەر هیچ نەبێت لە چەند مەیدانێکی دیاریکراودا ئەزمونیان پەیدا کردووە و قوڵ بوونەتەوە. تاقمێکی تری دوێنراوەکانی کەسانێکن لە کایە فەلسەفیەکاندا بە تەواوی ڕۆچون و وەک بڵێ سەر تاپا کەسانێکی مانتەقی و عەقلانین. هەروەها لە نێویاندا بازرگان و ئابووریناسی گەورە و سەرکردەی سەربازی بەتوانا و سیاسەتمەداری بلیمەتیش هەبوون. ئیتر هەروە بڕوات تا دەگاتە ئەو دەشتەچیەی کە ئاستی فەرهەنگی نزیک لە هیچە. هەر یەک لەمانەش بە گوێرەی خۆی پرسیارانێکی هەیە کە چاوەڕی وەڵامیان بۆ دەکات. لەوەها بارێکدا دەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قسەکانی بە جۆرێک بکات و ڕوونکردنەوەکانی بە تەرزێک بخاتە ڕوو کە هەر لە دەشتەچیترین کەسەوە تا ئەوەیان کەوا لە لووتکەدایە بتوانن بەشی خۆیان لە قسەکانی هەڵبگۆزن. هەروەها پێویست بوو ئەم کارە وەک یەکێک لە تایبەتمەندیەکانی ئاینێکی گشتگیری جیهانی هەتا ڕۆژی قیامەت هەروە بەردەوام بووایە. مرۆڤ بوونەوەرێکی گۆیایە و توانای بیرکردنەوەی خەڵات کراوە. لەم ڕۆژەوە بۆتە ئاوێنەی درەوشانەوەی یەکێک لە سیفاتەکانی کردگاری مەزن. گەر بیرکردنەوەکان بسپێردرێن بە گفتارەکان و گفتارەکانیش ڕادستی نووسراوەکان بکرێن، ئەوە ئەو کات بەردەوامی و مانەوە بەدەست دێنن. هەر بۆیە ئەو هزر و بیرانەی کە خۆیان لە چوارچەوەی گفتار و نووسیندا نابینەوە ناتوانن لە ژیاندا جێی خۆیان بکەنەوە و لەگەڵ خاوەنەکانیاندا دەنێژرێنە نێو خاچی نەمان و فەوتان. هەروەک چۆن توانست و بەهرەی بیرکردنەوە لوتفێکی گەورەی خواییە، بە هەمان شێوەش قسەکردن و توانای دەربڕینی ئەو شتەی بیری لێدەکەینەوە بەخششێکی مەزنی پەروەردگارە. ئایا لەبەر ئەمەیە کە قورئانی پیرۆز لە گۆشەنیگای باسکردنی ڕەحمانێتی خوای گەورەوە پاش باسکردنی خەڵقی ئادەمیزاد ڕاستەوخۆ سەرنجەکان ڕادەچێشێت بۆ لای ئەو ڕاستیەی کە خوای گەورە دەربڕینی فێری ئادەمیزاد کردووە؟ ئەوە تا دەفەرموێ عەلەمەه البەیانە، هەر ئەو مرۆڤی فێری دەربڕین کردووە. هەر لە سەردەمی حەزرەتی ئادەمەوە مرۆڤەکان بیر دەکەنەوە و دەبێژن، هەتا دنیاش دنیا بێت هەروە بەردەوام دەبێت. لەگەڵەوەشدا نەبیرکردنەوە، نەدەربڕین، نەقسەکردنیش هیچیان دواییان نایەت. ئەمەش لە سۆز و میهرەبانی بێسنووری پەروەردگارمانەوەیە. بەڵێ لە نێو گرۆی ئادەمیدا کەسانێک کەوا لە فراوانترین و گشتگیرترین ئازدا بەهرەمەندی درەوشانەوەی ئەم ڕەحمەتە بوو بێتن پێغەمبەرانن. لەسەر و هەمووشیانەوە خاتەمی ئەنبیا حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ئەگەر بمانەوێت لەم بەهرەمەندی پێغەمبەران عەلەیهم السلام لە پێشی هەمووشیانەوە پێغەمبەری سەروەرمان عەلەیهی سەڵات وەسەلام تێبگەین، ئەوە پێویستە لە ڕوانگەی فەتانەتەوە بۆ ئەو بابەتە بڕوانی، واگەرنا مەحاڵە بە بێبوونی فەتانەت ئەم پایەیە بەدەست بێت، کەواتە فەتانەت تایبەتمەندیەکی زۆر گرنگی پێغەمبەرانە. هەموو پێغەمبەرێک خاوەنی هێزێکی ئیدراکی بەرز و مەلەکەی گزارشکردنە لەو ئیدراکانە. بە جۆرێک تەنانەت ئاڵۆسترین و گرفتاویترین بابەتەکان بەو پەڕی ئاسانی چارەسەر دەکەن. کاتێکیش دێن و مەبەستەکانیان ڕوون دەکەنەوە، هەمان شەقلی سانایی و ئاسانی بە ڕوخساری دەربڕینەکانیانەوە دیارە. هەموو دەربڕینێکیشیان وەک بڵێ سەهلی ممتەنیع، واتە ئەوانەی گوێیان لە قسەکانیان دەبێ وا گومان دەبن کە خۆشیان بە هەمان شێوە بتوانن قسەی لەو جۆرە بکەن. بەڵام کاتێک دەست دەدەنە ئەم کارە بۆیان دەردەکەوێت کە قسە و گفتاری هاوشێوەی ئەوان هەرگیز لە توانادا نییە، چونکە هەر لە سەرەتاوە باسکردنی ئەو مەسەلە زۆر گرانانەیان لەلایەن خوای گەورەوە بۆ ئاسان کراوە. بەڵێ ئەو ڕەونەق و جوانی گوڵی پشکوتوی گفتاری پێغەمبەران هەیەتی هەرگیز لای کەسانی دی بەدی ناکرێت. ئەوە تا هەر کێشەیەک بهاتایە بەردەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێشک چارەی بۆ دەدۆزرایەوە. جا کێشەکە هەر چەندێکیش سەخت و گیر خواردوو بووایە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک یەکێک کە تەمەنێک شارەزایی لەو بوارەدا هەبێت قسەی دەکرد و کێشەکەی چارەسەر دەکرد.
هەر لەبەر ئەمەشە کە بێرنارد شۆ ناچاری وتنی ئەم وشانە بووە سەبارەت بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسسەلام لەم سەردەمەدا کە کێشەکان بەسەر یەکدا کەڵەکە بوون و چاوەڕێی چارەسەرێک دەکەن لە هەموو کاتێک زیاتر پێویستیمان بە حەزرەتی موحەممەدە کە بەدەم خواردنەوەی کوپێک قاوەوە تەواوی کێشەکانی چارەسەر دەکرد ئەوە تا ئەم سەدەیەی تیایدا دەژین جەنجاڵە بەگرفت و قەیرانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و هەمووشیان چاوەڕێی چارەسەرێکن جا بۆیە ئەمڕۆ هەموو لایەک بە دۆست و دوژمنیشەوە بۆیان دەرکەوتووە کە بەبێ گەڕانەوە بۆ کانیاوە سازگار و ڕوونەکەی پەیامی نەبەوی ئەستەمە شەوگاری گرفت و کێشەکان ڕۆژگاری چارەسەر بە خۆیانەوە ببینن قسەگەلی زۆر هەن سەبارەت بە فەتانەتی ئەو سەروەرە گەر هەموو ئەو قسە وتانە بدەینە دەمیەک کتێبێکی قەبارە گەورەی لێ دەردەچێت بۆیە بە ئاماژەدان بە یەکدوانێکیان هەوڵ دەدەین خاڵی کۆتایی ئەم باسە دابنین حەزرەتی عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزای خوای لێبێ کە بە زاناترینی ئوممەت و فەقهی ئوممەت ناسراوە دەفەرمێت فەزیلەتدارترین و ژێرترین کەس لە نێو مرۆڤەکاندا پێغەمبەرەکەتان حەزرەتی موحەممەدە صەڵی الله عەلەیه وەسەلەم وەهبی کوڕی مونەیبیهیش کە لە تابعینە و دێر بە دێر شارەزای تەورات و ئینجیل بووە سەبارەت بە فەتانەتی پێغەمبەری خوا ئەم چەند دێرە دەفەرمێت ئیدراک و فامی تەواوی مرۆڤەکان لە چاو ئیدراک و فەتانەتی پێغەمبەری خوادا هەروەک دەنکە لمێکە لە چاو تەواوی لمی دنیادا نوری نەمر